ئێمە وەکو دانیشتوانی گەڕێکی ئەمبەری بەڕاستی لە ساڵی 2012 ئەم گەڕەکە دروست کراوە. من وەکو یەکە ماڵ کە لەم گەڕەکە ئەوەدانمان کردووە لە دوای ڕوخانی ساڵی 1974 ئێمە بەڕاستی چەند داواکاریەکمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان. داواکاریەکان بەڕاستی هەنووکەین و زۆر پێویستین بۆ ئەم گەڕەکە. یەک کێشەی ئاومان هەیە، ئێمە بە ئاوەکەمان زۆر باش نییە، جار وا هەیە سەعاتێکەکەمانیانیمانە زۆر جایسە کێشەی ماتۆڕەکەمان ئەوەی سوتاوە کێشەی زۆری بۆمان دروست کردووە. لە هەمان کاتە ئاوەڕۆی بۆ ئەم گەڕەکە لە هەموو شوێنەکە پێویستی بە ئاوەڕۆیە، زۆربەی ئاوەکە تێتە سەر شارعەکە و شارعەکەیشی ئێران کردووە. ئێمە ئاوەڕۆ بۆ ئەم گەڕەکە زۆر پێویستە، لە بەڕاستی یەتە کێشەیە گەورە بۆ ئەم گەڕەکە. گەڕەکان کوڵانەکانی پشتەوەمان ئەوان پێویستیان زستانان زۆر حاڵان زۆر خراپە، قوڕاوێکە قوڕلیتێکە هیچ کەسێک ناوتوانێت بچێت بۆ ماڵی خۆی. کێشەی ئاوەکەمان ئەوەتانێ ئێمە لە ڕۆژێکە سەعاتێک یان سەعات و نیمێ ئەومان ئەگە بدرێ پێ، ئەویش ئەگە کارەبای ڕئیسی بێ، ئەگە مۆلدە بێ نییە. جار وایە کارەبای ڕێزیش خۆتان زانین وەزعگەی چۆنە. ئەم گەڕەکە کاتی خۆی کە دروست بوو خەڵگەیرە دروستی کرد و هاوکاری پێشمەرگی کرد، ڕوخێنرا. دواتر کە ڕوخێنرا حکوومەتی هەرێمە گۆقارە بوو سلفێکی داوە خەڵک ئەم خانوویانەی دروست کرد. ینی ئەوایە ئێستا خزمەتگوزاری زۆر لە ئێستا باشتری هەبووە. ئێستا ئەم گەڕەکە کێشەی ئاو هەیە، کێشەی ئاوەڕۆی هەیە، بێ قوتابخانەیە. من خۆم مامۆستام لە قوتابخانەکە ئێرە پۆلمان هەیە 3/3، ینی جێگای قوتابیتیان نەبێت و یان ژوورمان ڕمانوو بۆی پۆلی تیا دروستکەین. اینجا کێشەی ئاوڕێکێکە لە کێشە زۆر گەورەکان کە لەم گەڕەکە هەیە، کێشەی ئاو. ینی کاتێک کە ئاویاندانا تەنها دوو بۆ ڕێبوو وەکو شەبەکە، ینی شەبەکەی ئاوی نییە. ئێستا بۆ ماڵی خۆم بە دوو ماتۆڕا اینجا ئاوەکە گەینمە سەرەوە. کاتێکی زۆر کەم ئاوەدەن اینجا ئاوەکەش بە گوێرەی پێویست نییە. ئەمانەیەکی اینجا کێشەی ترمانە ئێستا کێشەی تابۆکردنی خانووەکانە. ئەم خانووانە تاپۆی نییە و پێویستەکە حکوومەت ینی ئیشێ بۆ بکات. پێم وامێ پرۆژێکیش دەرچۆ لە پەرلەمانی کوردستان بۆی کە ئەو خانووی کە تاپۆی نییە تابۆ بکرێ. سەرڕای ئێمە کە ئاوەڕی بۆ دروست ناکرێ، ئەمانە پاشماوەکانی خەڵکن دێتە دەرەوە، ئەبێتە هۆی پیسکردنی ژینگە. زۆر داوامان کردوین لە ڕێگەی کەناڵەکان تریش و ئیشمان لەسەری کرد و داوامان کردو، بەڵام بەداخەوە ینی تا ئێستا وەک پێویست هانامانەوە. ئەم گەڕەکەش زۆر نیە، ینی تقریبا نزیکەی 120 ماڵێکە بە کەمترین کولفە ئەتوانن ینی ئەو خزمەتگوزارانە هەر هەمووی پێکەوە بکەن.